بەناوی خی گەورە و میهرەبان خۆشەویستان، پێمان خۆش بوو چەند زانیاریەک دەربارەی ئەم نەخۆشیە کە ئێستا باڵێن باسێکی زۆر لە هەواڵەکان و سوشیال میدیا کە بەتای خوێنبەربوون. ئەم بەتایە هۆکارەکەی کۆمەڵێک ڤایرۆسە، پێواتە یەک ڤایرۆس نیە، پێشش ڤایرۆسە کە تووشی مرۆڤ دەبێت. بەڵام ئەمە هەمویان باس ناکەین، بەسەوەی کە ئێستا لە عێراق باوە و سەری هەڵداوە، بەتایبەتی لە پارێزگاکانی خواردنی عێراق پێی دەڵێن ژۆری کۆنگۆ. ئەم ڤایرۆسە سەرچاوەکەی لە ئاژەڵەوەیە، ئاژەڵیش لە حەشەراتە خودمێروولەیەکەوە وەری دەگرێت کە پێی دەڵێن گەنە. ئەم گەنەیە لەسەر پێستی ئاژەڵ واتە مەڵباڵات کاتێک گەزی لێ دەگرێت و خوێنی دەمژێت، هەڵگری ڤایرۆسەکەی و نەقلی دەکات لە بۆ ئەم ئاژەڵان. وەختە مرۆڤیش لەگەڵ ئەم ئاژەڵانە مامەڵە دەکات، یاخود با بڵێن ڕاستەوخۆ دەستی بە لیکاوی یاخود پاشماوەی یاخود گۆشتی خاوی یاخود خوێنی ئەو ئاژەڵە لە بۆ مرۆڤ نەقل دەبێت. واتە لە مرۆڤەوە لە بۆ مرۆڤ نەقل نابێت. واتە ئێستا زانستنی سەلماندووە کە ئەم جۆرە بەتایبەتیەوەی کە لە عێراق هەیە ئێستا لە مرۆڤ لە بۆ مرۆڤ ناوازێتەوە، کەواتە ترسێکی ئەوتۆی نییە بەڕاستی تۆزە